بەرزان دوا زانێرەکان لەسەر کۆبوونەوەکە. بەڵێ شوان دیارە کۆبنەوەی کۆنگرەی نەتەوەی کوردستان لە برۆکسلی پایتەختی بەلجیکا بەردەوامی هەیە. ئەمڕۆ لە کاتژمێرنەوە دەستی پێکردەوە تاوەکو ئێستا بەردەوامە، واتە چەند جارێک پشووەدەن دواتر کۆ دەبنەوە بەردەوامە. لە کۆی 17 ئەندام لە دەستەی بەڕێوەبەری کەنەکە 14یان ئامادەی کۆبوونەوەکان. بە شێوەیەکی گشتی لە کۆبوونەوەکە باس لە بارودۆخی سیاسی هەر چاوپارچەکەی کوردستان کراوە، بەتابەت لە ئێستادا باشووری کوردستان باسییان لەوە کرد کە پێویستە لە ئێستادا هێز و لایەنە سیاسەکانی کوردستان بە شێوەی گفتوگۆ و دیالۆگ چارەسەری ئەو قەیرانانە بکەن کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان دەگوزێرێت. لە لایەکی تریشەوە باسییان لە پرسی میدیای ئازاد کرد کە لە ئێستادا کەناڵی NRT هەردوو نووسنگەی لە دهۆک و هەولێر داخراوە، ئەوان بە هەموو شێوەیەک ئیدانەی داخستنی کەناڵی NRTیان کرد. هەروەها داوایان کرد کە پێویستە هەرچی زووە بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگە بدەن کە کەناڵی NRT بە شێوەیەکی فەرمی بکرێتەوە لە هەردوو شاری هەولێر و دۆک. دیارە کۆبوونەوەکە بەردەوامی دەبێت تا ئێوارە. ئەمە سەرڕای ئەوەی کە بەنیازن کە گفتوگۆ بکەن سەبارەت بە چۆنێتی ئاگادارکردنەوەی بەرپرسانی باڵای یەکێتی ئەوروپا لەو بارودۆخەی کە لە ئێستادا لە باشووری کوردستان ئەگوزێرێت، و هەروە ئەو پێشرکارانەی کە لە تورکیا بەرامبەر بە کورد دەکرێت. هەروە لەلایەکی تریشەوە ئەو شەڕێک کە لە ئێستادا لە ڕۆژاوای کوردستان ئەگوزێرێت لە نێوان داعش و هێزە کوردەکاندا. بەڵێ، سپاس بۆ بەرزان حەسەن پەیامنێرمان لە برۆکسلی پایتەختی بەلجیکاوە.